بێگومان حکوومەتی داوەندی کۆمەڵێک داواکاری و مەرجی هەیە بۆیە تا ئێستا گفتوگۆ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەستی پێ نەکردووە. ڕەنگە بەشێک لەو مەرجانەی حکوومەتی ناوەندی بیانوو بن بە هەرێمی کوردستان دەگرێ. بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەاندووە کە ڕێز لە بڕیارەکانی دادگای فیدراڵی دەگرێت، بەڵام حکوومەت داوا دەکات کە نەخێ دەبێت بڵێ پابەند دەبین بە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی. و هەروەها کۆمەڵێک مەرجی کە پەیوەندی بە خاڵە سنوورەکان هەیە، بە فڕۆکەخانەکان هەیە، بە تەسلیمکردنەوەی نەوتی لە ڕێگای سۆمۆ هەیە. ئەوانە ئەو مەرزانە کە تا ئێستا هەرێمی کوردستان ئامادە نییە یەکلانە بڵێ ئەمانم قبول کردوونە، بەڵام هەرێمی کوردستان ڕاگەیاندووە کە ئامادەیە گفتوگویان لەسەر بکات. بەداخەوە حکوومەتی عێراقی تا ئێستا ئامادە نییە دەست بە گفتوگۆ بکە، بەڵکو مەرجی پێشوەختی هەیە. مەرجی پێشوەختێکەکەن لە ڕێگرەکانی ئەم گفتوگۆیە، بەڵام ئەو سەفەرەی بەڕێز عەبادی بۆ فەڕەنسا کە فەڕەنسا بخۆی دەورێکی ناوەندگیری دەبینێ لە بینی هەرێم و لە بینی بەغدا، ڕەنگە زۆرێک لە کرانەوەی تێدا بێ بۆ گفتوگۆکە. سەبارەت بە دانی مووچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، هەرچەندە حەیدر عەبادی لە زۆربەی کۆنگرە ڕۆژنامەنووسیەکانی جەختی لەسەر دەکاتەوە، بەڵام هیچ هەنگاوێکی کردار لە ئارادا نییە. مووچە بەشێکە لە بودجە بودجەی هەرێمی کوردستانیش بەشێکە لە بودجەی عێراق. بودجەی عێراق ئەم ساڵ خۆی گرفتی تێدا و ڕەنگە پەسەند نەکرێت لە پەرلەمان و عێراق بێ بودجە بێ. و هەروە مەسەلەی بودجە یەکێکە لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا، کەواتە ئەبێ گفتوگۆ دەست پێ بکرێت. ئەوزە ئاسۆیەک هەیە بۆ ئەوەی لەسەر بودجە ڕێکەون و لەسەر مووچەی فەرمانبەرانی هەرێم ڕێکەون. ڕێگرێکی تریش بریتە لە ئەو وردەکاریە کە پێویستە لە لیستی مووچە خۆران بکرێت. هەرێمی کوردستان پێویستە بەخۆی دەست بەم مڕاجعە بکاتەوە و لیستی فەرمانبەران و مووچەخۆران هەرێمی کوردستان پاک بکاتەوە لەو تانە و لەو ڕخنانەی کە لێی دەگیرێ. ئەو کات دەتوانین بەرامبەر حەیدر عەبادی و حکوومەتەکەی عێراقیش بڵێن لیستی فەرمانبەران و مووچەخۆرەکانی ئێمە ئامادەیە، هەرچی ورد بنیێش تێدا بکرێت، هیچ کێشەی تێدا نەبێت.